ئەوە طبعاً هەر زانکۆی سۆران ئێمە مامۆستا و فەرمانبەرانی زانکۆی سۆران وەکو ئەرکێکی نیشتیمانی وەکو ئەرکێکی ئینسانی بەرامبەر بەو تاوانکاریە کە لە ڕۆژئاوا دەکرێت بەرامبەر بە کوردانی ڕۆژئاوا بەڕاستی ئێمە زۆر نیگەرانین و پێمان وایە بەڕاستی ئەوە پێشێلکردنێکی زەقی مافەکانی مرۆڤە، پێشێلکردنی مافی کووردە. بۆیە ئێمە هەست دەکەین کە زۆر پێویستە هەموو کوردێک هەموو ئینسانێک پاڵپشتی لە مافەکانی کوردانی ڕۆژئاوا بکە کە ئێستا هێرشیان دەکرێتە سەر، ئاوارە دەکرێن، برسی دەکرێن، دەربەدەر دەکرێن. بەڕاستی ئەوە جێ قبوڵکردن نییە و بەشێکە بەڕاستی لە داگیرکاری خاکی کوردستان. بۆ ئێمە نە داگیرکاری خاکی کوردستان قبوڵ دەکەن، نە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ، نە پێشێلکردنی مافەکانی کورد قبوڵ دەکەین. ئێمە بەڕاستی بە نیگەرانیەوە دەڕوانینە ئەو بابەتە و ئەو ڕێپێوانەمان ڕێکخست بۆ ئەوەی بە هەموو جیهان ڕابگەین کە بەڕاستی ئێوە خۆتان بێدەنگ کردیە لەو پێشێلکاریە و ئەگەر ئەوانیش بەهانەوانە من نین ئێمە خۆمان دەبی دڵمان لەگەڵ یەکبی پاڵپشتێک بکەین.